ایرو روزا کلگهیه به هالکفتیجی برای براتیا و کلینان این چندانی ل هولره کارو چالاکیان و کلین سر جوره کی گرمی یا گرمو جوان کریه برای براتیا و کلینان یا چندانی سالانه و کلینا یا تاقی کرنیل سر جورین گرمو جهیدی کن خشبال رقصنا نافدالتی بو تنا شاندنو کرداریا لگدان جبان دیتا کرن و تکر کرن وان اف برای براتیا هیانها چند جوره کن گرمی باور پکری برهم آنینه که بو سقای هرما کورسان گنجای چند جوره گرمی لحولیره و کویه و جو بیشن جو قلان برهم آنینه هفدم اف برای براتیا چند جوره کندن ین سرکفتی هبونه که آماده کرنه جبو تومار کرنه و بسند کرنه زیادتر ده في درباره ده رول دستید می‌فهمه که من نواسود ده هب رئیس عبدالسلام محمد بره و کلین چاندنی لوزارت چاندنی و چافکانین آورد لگل منه بخیر بیت. زور سپاس مجید. سپاس. لو دست بکم. بله. بلند توی نوانی که انجام تانده بود لسر جوری گرموجو بلند او تکل کردنه تا چند بلند انجامی کی باشه بو خاصیت کانی چی بود؟ چیش تکی نیوتن بود درکوت بود. بله. سرتا زور سپاس. اما کو برای برایتی توی جنوی کشتکالی هولیر سالانه توی جنوی زور انجام دادین لسر همو بوارکانی کرتی کشتکالی بو سالانه اما ترکیز من خصیت سر زیاتر ل بروبومی استراتژی یک لو بروبوم استراتژیانش گنموجویا که به آسایشی نتوی نود برد اما بو اوا پلانی جواز من هیا و تاقی کردنوی جواز انجام دادین امرو انجام دانی روزی شلکی من کرد که زیاتر ل 400 جوری گنموجو پیشانی براجوتیارکان درا بو اوی هەڵسەنگاندنی تایبەتی لە بۆ بکرێتن لەلایەن جوتیارانەوە بۆی لەدا ئاهاتوو کاری لەسەر بکەین و هەڵبژاردننی ئەو تەرزانە بکەین کە بە تەواوی گونجاون لەگەڵ کەش و هەوای هەرێمی کوردستان و بە تایبەتی تریش وشکە ساڵی هەروەها بەرگەی ئافات و دەردە کشتتوکاڵەکان بگرێتن. زۆر باشە هەمانگیتان چۆنە لەگەڵ جوتیاران بۆ نمونە ئێوە ئەنجامی لێ کۆڵینەوە کە بوونا بڵێن تێکەڵکردنەکەی یان چۆنێکە کە دەرەچێت لیان ئاگدار دەکەن یان تەواوی لێ کۆڵینەکە توێژینەوەکە جوتیارەکە لەسەری ئاگدار دەکەنە بە مەراحلەکانی بە تێپەڕ بۆ بەو مەراحلانە بەو قۆناغانە ئێمە گەشتینەوە ئەنجامە. دەمەوێت ئەوە بڵێم کە ئێمە زۆر سوپاسی برا جوتیارەکان دەکەین بەڕاستی ئەوان تەواوکاریەکی باشی ئێمەن بۆ بەردەوامیدان و برەودان بەو بنەتۆیانەی کە ئێمە بەرهەمی دەهێنین. ئێمە ڕێی جوتیارمان زۆر لا مهمە سەراحەتەن هەروەها تەنسیقی کۆنتاکتی زۆر باشمان هەیە لەگەڵ برا جوتیارەکان هەم بە پێدانی ڕێنمایی هەم بە پێدانی بڕەتۆی گەنم لە سەرەتادا هەر بڕەتۆیەک کە ئینتاز دەکرێتن لە لای ئێمە تۆمار دەکرێتن بە مەراحلی تۆمارکردندا تێپەڕ دەبی لەلایەن حکوومەتی ناوەندیەوە چەند ساڵێکی پێویستە چەند تەرزێکمان هەیە وەکو جەنابەت ئاماژەت پێکرد کۆیە 4 و کۆیە 18 نزیکەی 12 ساڵ کاری لەسەر کراوە دوای ئەو 12 ساڵە پەسەند کراوە و 12 ساڵ بەڵێ کاری لەسەر بەڵێ بۆ ئەوەی هەموو سیفاتە باشەکانی بە دیار بکەوێتن ئەمجا دەست بکەین بە پرۆسەی تۆمارکردن و پاشانیش زیادکردن چونکە ئەوە لە بڕێکی دیاری کراوە بە نمونە ناگاتە 50 چەند بەرهەمی تۆمارکرایان هەیە ئێمە 8 جۆر گەنموجۆی تۆمارکراومان هەیە لە جۆرەکانی هەولێر 2 هەولێر 3 هەولێر 4 هەولێر 8 کۆیە 4 کۆیە 18 جۆی قەڵایەک و قەڵا 2 ئەوانە زیاتر بۆچی بەکاردەێنین بۆ خواردنیان ئەو جۆرە گەنمانێک کە باسمان کرد گەنمی ساوەری تێدایە خۆشبەختانە وەکو بەڕێوەبەراتی توێژینەوەی کشتتوکاڵی هەولێر گەنمی ساوەڕمان هەیە جۆرەکانی تر گەنمی نانن دوو جۆشمان هەیە دووبارە وەکو تاکە توێژینەوەی کشتتوکاڵی جوتیارەکان چۆن وەردەگرن ئەوانەوە میکانیزمێک بەسەریاندا بەش میکانیزمی پێدانی ئەو بڕەتۆیە لە بۆ براجوتیارەکان ئێمە لەسەر ئەساسی ئەوە دابش دەکەین چەند جوتیارێکی نمونەیی وەکو قۆناغی یەکەم بەسەریاندا دابش دەکەین بۆ ئەوەی ئەو بڕێکە لای ئێمە هەیە نەفەوتێتن بپارێزرێ چەند جوتیارێکی نمونەی دەستنیشان دەکەین و لە ژێر سەرپەرشتی بەڕێوەبەرایەتی توێژینەوەی کشتتوکاڵی هەولێر سەرپەرشتی دەکرێتن تەواوی ڕێنماییەکانی قۆناغەکانی گەشەی گەنم
جێبەجێ دەکرێتن و دەدرێتە برادزوتیار بۆ ئەوەی ئەو بڕەکەمە زیاد بکاتن و بۆ بڕۆی زۆرتر. زیاتر فۆکەستان لەسەر گەنم و جوو بووە یان لەسەر گەنمە شامی و برنج و بابەتی تریش ئەوە توێژنەوەتان هەبوو؟ بەڵێ خۆشبەختانە با بڵێن بەڕێوەبەتی توێژنی کشتتوکاڵی لەسەر هەموو مەجالەکانی کشتتوکاڵەوانە سامانی ئاژەڵی با بڵێن پاراستنی ڕووەک خاک و تاقیگەکان لەسەر هەموو بابەتەکانی دیکە ئێمە توێژنەوە ئەنجام دەدەین. ئەوەی کە جەنابەت باس کرد ئێستا پرۆژەی نوێمان لە بەردەستە ساڵی دووەمیتی ببینە خاوەنی تەرزی گەنمەشامی کە بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستان لە بەڕێوەبەراتیەکەمان ئەنجام دەدرێت. زۆر باشە. ئەو ئەنجامانە چەند کاریگەریان لەسەر زیادبوونی ئەو بەرهەمانیان هەبووە و باشتربوون لە جووریتەکەی بڵێ؟ حتمما هەر لە سەرەتایی کارنامەی هیچ داتایەکتان لە بەردەستە؟ هەر لە سەرەتایی کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ژێر پەیامی بەرەو پێشبردننی کەرتی کشتتوکاڵ ئێمە پلانەکانمان سەرتر کردیتەوە لۆ ئەوەی کە باشترین تەرس بەرهەم بهێنین بۆ ئەوەی باشترین بڕی بەرهەمی هەبیتن و چێبڕچەیەکی تاو بکاتن لەگەر ئەو تەرزانەی کە لە دەرەوە دێتن. ئێمە لە ساڵانی ڕابردوو توانیمانە بڕە بنەتۆیەکی باش دابین بکەین لە بۆ جوتیاران بۆ ئەوەی جوتیارانمان ناچار نەبن بنەتۆ لە دەرەوەی کوردستان و عێراق بهێنن. ئەمەش خاڵێکی گرنگە کە ببینە خاوەنی بنەتۆی خۆماڵی بۆ ئەوەی لە تۆپ ئەوەی کە هەدەفمانە ئەمە دەمانەوێ دابینکردنی ئاسایشی خۆراکە. زۆر باشە. یەکێک لە مەحسوڵە استراتیژەکانی ژۆک و باسمان کرد گەنمە. زۆر باشە. با کوتا پرسیارە بێ 10 ساڵ بوومە 12 ساڵ یان چەند ساڵ توێژینەوەتان کرد دەست بە چاندنێکتان کرد بەرهەمەکە ئێستا بەرهەمتان هێناوە کەوتوتە بازار یان لە چ قۆناغێکە؟ بەڵێ ئەو تەرزانێک کە باسم کرد خۆشببختانە ئێستا هەمووی لە ژێر دەست و بەکارهێنانی جوتیارە. هێشتا بەرهەم نهاتوە هێشتا لە بەرهەماتووە لە ژێر دەستیتی و زیاد دەکەن. دەرمی هەولێر و هەولێر 4 ساڵی ڕابردوو بەس وەکو پارێزگای هەولێر نزیکەی 1560 تن دابەشی برا جوتیارەکان کرایە جگە لە جۆرەکانی تری هەولێر 2 کۆیە 4 و کۆیە 4 و کۆیە 18 هەمووی لە ژێر دەستی برا جوتیارەکانە ئێستا کاری لەسەر دەکەن و زیادی دەکەن و بڵاو بوویتەوە لەلایەن برا جوتیارەکان. نقطەچی دیکەشەیە هەموو ئەوانە ئێمە پشتمان بەستووە بە 2 سنتەری توێژینەوەی جیهانی. دەمەوەی بڵێن بەڕێوەبەراتیەکەمان هەماهەنگی تەواوی هەیە و باوەڕپێکراوە لە ڕووی جیهانیەوە لە ڕووی پێدانی تەرزی سێتی تەرزی گونجاو بۆ ئەوی ئێمە هەڵبژاردنیان لە بۆ بکەین باشترین تەرز هەڵبژێرین کە بە تەواوی بگونجێتن لەگەڵ کەشوهاوای ناوچەکە. زۆر سپاس بەڕێز عەبدوسەلام محەممەد بەڕێوەبەری توێژینەوەی کشتتوکاڵی عەبدوسەمەد ببورە لە وەزارەتی. زۆر مەمنوو زۆر سپاس.